قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون والذين هم عن اللغو معرضون ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد بەپشتیوانی خوای گەورە زنجیرەی هەڵەباوەکانتان پێشکەش دەکرێت لە ئامادەکردنی مامۆستا محەممەد کەریم ڕەحیم. الحمد لله الذي هدانا خير منهاج وسلك بنا سبيل الحق ليس به اعوجاج وأنعم علينا بنعمائه وخلع عنا ثوب الضلالة وحمانا من البدع وألبسنا لباس السنة خير لباس فكان على القياس وصلي اللهم على محمد وعلى آل محمد. برابر زكانا ئەمڕۆژ لە خزمەتتانە دەبم بۆ ڕاستکردنەوەی زاراوەیەکی تر کە لە ناوماندا بەربڵاوە ئەوش ئەوەیەکەوە لێراکە و لێراکە دەبیستی لە کەسانێک کەوا دەڵێن بەڕیش نییە بە ئیشە. ئێمەش لێرێن برا بەڕزەکانم ئەم بەڕیش نییە بە ئیشە لە دوو ڕوانگەوە تەماشای دەکەین و دەڵێن لە ڕوانگەیەکەوە دروستە لە ڕوانگەیەکی ترەوە هەڵەیە. لەو ڕوانگەی کە دروستە دەڵێن ئەگەر بێت و إذا كان قصده أن يعمل العمل الصالح ئەگەر مەبەستی ئەوە بێ کردەوەی چاک بکات ئەوە ئینشاء الله دروستە ئەو قسەی کردوێتی. بەڵام برا بەڕزەکانم ئەگەر مەبەستی ئەوە بێت ئەو قسەیە بکاتە بەڵگە بۆ تاشینی ڕیشی ئەوە هەڵەیە. لەبەرەوەی برا بەڕزەکانم ڕیش هێشتنەوە ڕیش دانانن ئەوەیەکەوە کردەوەی چاکە و تاشینی ڕیشش کردەوەیەکی خراپە. کەواتە برا بەڕزەکانم پێغەمبەری خوددا عەلەیهی السەڵات وەسەلام دەفەرمێ اعفوا اللحى واطلقوا اللحى وارخوا اللحى. کۆمەڵی حەدیسی هەیە ئەو حەدیسانە ئەو فەرمودانەی پێغەمبەری خوددا عەلەیهی السەڵات وەسەلام کە هێناوێتەوە هەمووی بە فعلی ئەمر بە صیغەی فعلی ئەمر هێناوێتەوە. و ئیمامی شافعی رحمتي خداي ليبه لكتاب رسالي دا فرميتي صيغة الأمر يفيد الوجوب ما لم يصرفه قرينة عن ذلك. واتا صيغي أمر لفعل أمر ككاتك دهين ريتوا بو وجوبة بو واجبة. كواتا برابرز كانم ريش هش نوا واجبة نك سنته. کەواتە برا بڕزەکانم ئەو وشەیە ئەو ڕستەیەی کە بەکاری دێنن دەڵێن بەڕیش نییە بە ئیشە هەڵەیە. برا بڕزەکانم لەبەرەوەی پێغەمبەری خوددا عەلەیهی السەڵات وەسەلام لە فەرمودەیەکی تردا دەفەرمێ إن الله لا ينظر إلى أجسامكم ولا إلى صوركم. خودای گەورە تەماشای ڕەنگ و ڕوخسار و جوانیمان ناکە برا بڕزەکانم ولكن ينظر بەڵام خودای گەورە تەماشای کێ دەکا تەماشای ولكن ينظر إلى قلوبكم تەماشای دڵەکانمانەکە وأعمالكم و هەروەها کردەوەکانشمان. کەواتە برا بڕزەکانم ڕیش کردەوەیە. کەواتە برا بڕزەکانم ڕەنگە لێراکە و لەوێکەدا بێن بیکەن بە بیانووکەوە بۆ ئەوەی ڕیش ئەتاشن و دەڵێن وەڵا ئەمە سونەتە لە هەندێ مامۆستا بیستومانە. بەڵام ئێمە دەڵێن برا بڕزەکانم قسەی مامۆستایان حجە نییە بەڵکو ئەوەیەکەوە ئێمە دەبێت شوێن کەوتووی پێغەمبەری خوددا بین عەلەیهی السەڵات وەسەلام. ڕەنگە برا بڕزەکانم هەندێ بەڵگەی شعریش بهێننەوە بڵێن وەڵا بۆ ئەوەی کەوە ڕیشداشین وەکو شاعیر مەولەوی کە وتوویەتی ڕیشێ لەگەڵ من نەیاتە حضور شەر بێ بیتاشم تاک و ڕۆژی نەفخی سوور. چی وتووە؟ شاعیری مەولەوی وتوویەتی ڕیشێ لەگەڵ مندا نەیاتە حضور واتە ڕیشەکەم کە نەیاتە ژوورەوە بۆ بە هەشتی بەرین لەگەڵما شەر بێکەمە بیتاشم تاکو ڕۆژی نەفخی سوور هەتاکو ئەو کاتەی کەوا فریشتەی نەفخ کەوا فوو ئەکات و دنیا کۆتایی پێدێ دەڵێت تاکو ئەو ڕۆژە من ئەگەر بژێم شێت بێکەمە بیتاشم. کەواتە برا بەڕزەکانم ئێمە لە عێراقدا ئێمەی موسڵمانان ئەبەدەن شاعیران و نووسەران و مامۆستایان و ئەوانە قەتەوقەت بە هیچ شێوازێک ناکرێنە بەڵگە بۆ ئەوەی کەوا ڕیش بتاشرێ بەڵکو ئێمە فەرمودەی پێغەمبەری خودامان هەیە. پێغەمبەرمان سەڵات و سەلامی خودای لێبێ چی فەرمووە؟
ئەوەی فەرمۆکەوە ڕیش بهێنرێتەوە کەواتە قورئان و سنەتی پێغەمبەری خوددا بەڵگەیە بە نەکو شاعر و نووسەران و ئەدیبان کە کاتێک شتێک دەڵێن کەواتە برا بەڕێزەکانم ئەو وشەیەش ئەو ڕستەیەش هەڵەیە کە کاتێک دەڵێ بەڕیش نییە بەعیشە ئێمەش دەڵێن بەڵێ دەبێ ڕیشەکە خۆی کردەوەیە عیشەکەیش هەر کردەوەیە دەبێ هەردووکیان کۆ بکەیتەوە ئەمجا خودای گەورە لە تۆ ڕازی دەبێت و لە کردەوەکانی تۆ نابێ واجبێک وازی لێ بهێنی لەبەرەوەی تاوانبارە بی. أقول قولي هذا أستغفر الله لي ولكم ولسائر المسلمين أجمعين بۆ زاراوەیەکی تر إن شاء الله.